خوای پەروەردگارە فەرمێ لا يغرنك تقلب الذين كفروا في البلاد متاع قليل ثم مأواهم جهنم وبئس المهاد. ئەمەی کە ئەهلی کوفر بەدەستیانەوەیە ئەم دەسەڵات و هەڕاڵبوونیان، ئەم گومڕاکردنیان و ئەم گومڕابوونیان، ئەم شانازیکردن و خۆبادان و بوون بە خاوەنهێزی سیاسی و عسکەری و اقتصادی و کۆمەڵایەتی و ئاراستەی دەوڵەت و کۆمەڵگە واد لێ نەکە چاوترسێن ببی. ئەمە هەمووی شتێکی مەتاعی دنیایە، چێژێکە و لە بەردەستیانە خوای پەروەردگار لیانە سەنێ. ئەمانە زاڵمن و خوای پەروەردگاریش ئەو زوڵمە ڕێگا نادا، ماوەیەک ڕێگایەدا، بەڵام کە زەمەنی خۆی دێتە پێشەوە حتمەن خوای پەروەردگار ئەیگۆڕێ. وتلك القرى أهلكناهم لما ظلموا وجعلنا لمهلكهم موعدا. خوای پەروەردگار وعدێکی دیاری کردووە بۆ لادان و ڕادانی ئەم ستەمکارانە، هەروەکو پێشتر ئەو هەموو ستەمکارانەی پێشوو لە سەردەمانی پێغەمبەرانەوە سەلامی خۆیان لێبێت، لە نەمرود و فرعونەوە خوای گەورە کە باسیەکە، یان لە پێش ئەوانیشەوە لە سەردەمی سەیدنا نوحەوە عەلا نەبینا عەلەیهی سەڵات وسەلام کە باسی فەرمووە، هەتاکو ئەم سەردەمەی ئێستای ئێمە هەزاران تاغوت هاتوون و دەسەڵاتدار بوون و دوایش گڕۆڵەیان کەوتۆتە لێژی، دوایش تەفروتونا بوون و هێز و دەسەڵاتیان هیچ بەدەستەوە نەماوە. ئەمانە شەروا ئەبن، خوای گەورەژە فەرمێوە تیلکە الئەیام نداولها بین الناس. ئێمە ئەو ڕۆژانە دەسا و دەست پێ بکەین لە نێوانی خەڵکیە، و ڕێگایەکیش کە بۆ زاڵمان کراوەتەوە قەدەری خوای پەروەردگارە کە زاڵ بن بەسەر مسلمانانە بۆ ئەی هەمویان ئیمتیحان بکە، بەڵام داوای لە مسلمانان کردووە کە ئیمان و هیجرەت و جیهاد و ئیوا و نوسڕت لە ناو خۆیانە تەطبیق بکەن و ئەم دینە بەگەڕخەن، بۆی برایەتیەکی دینی بەهێز لە ناو خۆیانە دروستکەن و ببن بە کۆمەڵکارانێکی ڕۆشنبیر و هۆشیار و دیندار و تەقواکار و مهاجر و مجاهد، هەتاکو بتوانن ئەو دەسەڵاتە لە دەست کوفر بسن. خوای پەروەردگار ڕێگای بەم زاڵمانە داوە بۆ ئەم تاقیکردنەوەیە. ئەجیناوەکو لە بوخاری و مسلمە هاتووە فەرمێ إن الله ليملي للظالم حتى إذا أخذه لم يفلته. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ خوای پەروەردگار ڕێگایەکە کاتەوە، بوارێکە کاتەوە بۆ زاڵم، بۆ ستەمکار، بەڵام ئەو کاتێک کە خوا ئەیگرێ، خوای گەورە کە گرتی نایەڵێ بە هیچ شێوەیەک دەرچێ و ڕزگار بوونی هەبێ.